ام زیاتر درباره راستین میوان کم هبرس عمل جلال سروکا دسته گشت و گذار هرما کردستانه بخیر به سپاس دیار بو امانجی امروتان بلین که بو اوه که ام کنفرانسی امرو گرینگی دانه با کردی گشت و گذار با تیرو تسلتر بالام دمی بزنم وردکاری ام کنفرانس چی بون لچی پیکاتم زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنێکی 24 کە هاوکارێکی باشمانن بۆ سەرخستنی ئەو پرۆسێ دیارە ئێمە لەم کابینەی نوێی حکوومەتێرەمی کوردستان بەرنامەی کابینەکە و ئەولەوێتی کابینەکە بۆ ئێمە بابەتی گەشت و گوزار هەنگاوێکی گرنگ بوو بە پشتیوانیکردن و ئێمە بۆ پیاچوونەوە بە ئەو بەرنامە و سیاست و استراتیجانەی کە دەستەی گەشت و گوزار لە ڕابردووە ئامادەی کردبوو بەلامانەوە گرنگ بوو کە جارێکی تر بە پێی خواستی گەشتیار و بە پێی پێدەویستەکانی ڕێگەزە گەشتیارەکان پلانێکی هەر ساڵی دابڕێژین و نەخشە ڕێگایەکمان هەبێ لەسەری بڕۆین وەکو نەخشەیەک کە بتوانین ساڵ بە ساڵ پێویستەکە چۆن بێ و ئەو زۆنانە و ئەو ڕێگەزانە کامانن کە لە کوردستانە بوونیان هەیە وەکو کەرتی گەشت و گوزاری تاکو ببنە بنەمایەک بۆ پەرەپێدانی کەرتی گەشت و گوزار لەگەڵ دامەزراوە پەیوەندیدارەکان بە سپاسەوە ڕێکخراوی UNDP ئێمە داوامان لێکردن کە ڕاوێژکارێکی نێودەوڵەتی بێت هاوکارمان بێ لە هەڵسەنگاندن و لە داڕشتنی نەخشە ڕێگایەک بۆ ئەوە لە 2022 ئێمە توانیمان لە سەرەتای 2022 دەست بە ئامادەکاری نەخشە ڕێگاکە بکەین ئەمڕۆ بینیتان ئێمە نەخشە ڕێگاکەمان ڕاگەیان نەخشە ڕێگاکە بریتە لەوەی کە لە مەسەلەن سێکتەری ئەساسی لە ڕووی مارکێتین لە ڕووی بەڕێوەبردن لە ڕووی بابەتی ڕسومات و باج و ڕێنمایی و یاسا و بابەتی کواڵەتی و خزمەت گوزاریەکان و زۆرێک لەوانەی کە پەیوەندیدارە دواتر ئەو زۆنانانە کامانن کە لە کوردستانان لە ئێستادا تەرکیزی بخەینە سەر لەو نەخشە ڕێگایە دەستنیشان کراوە ئەو ناوچانێک کە بۆ 7 ساڵی داهاتوو دەبێ دەستەی وەبەرهێنان دەستەی گەشت و گوزار و وەزارەتە پەیوەندیدارەکان هاوکار بن بۆ ژێرخانی گەشت و گوزاری پەرەپێدانی ژێرخان بۆ پڕکردنەوەی پێداویستیەکان لە ڕووی شوێنەواری ئاینیەوە لە ڕووی شوێنەواری مێژوویەوە لە ڕووی ڕێگەزەکانی تری لە کۆی 6 فۆرمی گەشت و گوزاری جیهانی لە کوردستانە 15 فۆرم ئێستا زەمینە سازی لەباری هەیە و گونجاوە بۆ ئەوەی کەەوە بەرهێنانی تیا بکەین بۆیە ئەمڕۆ بە سپاسەوە داوامان کرد وەکو نەخشە ئەمڕۆ ڕامانگەیان بەڵام بە هەمان شێوە بەرپرسیارەتیشمان دابش کرد لەوەی کە هەرێکێک لەو بەشداربووانە بەرپرسیارن و کۆمەڵگەی نێودەوڵەتی و قونسڵگەرەکانیش لەوێ بوون کە هاوکارمان بن لە ڕەچاوی گەشتیاری چاربەرزتان کردوانە بە دڵنیاییەوە ئێمە یەکێ لەو با بڵێن هەنگاوە ئاماژە دڵخۆشکەرانی ئێمە ئەوە بوو کە لە ساڵانی ڕابردوو لە 2010 بۆ پێشتر بەدەگمەن دەدوینی گەشتیارێکی بیانی بێت بەڵام ئەمڕۆ کوردستان بۆتە دەواازەی گەشتیاری سەرکێشی گەشتیاری ئاینی گەشتیاری تەرفیهی چالاکیە جۆرا و جۆرەکانی هوەری وەرزشی و ئەمانە گەشتیارێکی زۆر دێنە کوردستان بە پێ ئەو ئامارەی کە بەڕێزت نیشانەتدا لە 2022 زیاتر لە 125 بەرەو سەرەوە گەشتیاری بیانی بووە لە کۆی ئەو 6 ملیۆنە ئەم ساڵ بۆ 6 مانگی 2023 لە کۆی 4 ملیۆن زیاتر کە نزیک بووینەوە لە 5 ملیۆن لە 132 گەشتیاری بیانیە ئەمەش بۆ ئێمە ئاماژەیەکی گرنگە کە کوردستان ئێستا جۆرێک لە متمانە دروست بۆ لەلایەن گەشتیارانی بیانی و کۆمپانیاکانی گەشتیاری ئێستا چەند گەشتیارە بەنە دەرەوە ئەوە نەش هێنانی گەشتیار بۆ ناو کوردستان و بۆ ناوچە گەشتیارەکان هەنگاوی بۆنێ گەشتیاری بیانیەکان بە تایبەتیش ئەگەر باسی هی ئەوروپیەکان بکەم گرنگیەکی زۆر بە شوێنەوەریەکان دەدەن هەست ناکەن کەم تەرخەمیەک هەیە لە گرنگیدان بە شوێنە بڵێن کللتوریەکان شوێنەوەریەکان لەبەرەوەی نەمارکتینگێکی باشیان بکراوە نەڕێبەری باش هەیە نەزانیاری باش هەیە لە شوێنەکان و بەشێک لە شوێنەکان شار ئێمال کراون چیتان کردە پلانتان چیە بۆ ئەمڕۆ ئێمە بەشێک لەو نەخشە ڕێگایەمان جێبەجێ کردووە بۆ نمونە دەرکردنی کۆمەڵێک ڕێنمایی بۆ ڕێبەری گەشتیاری ڕێنمایی بۆ هۆڵی ئاهەنگێڕان ڕێنمایی بۆ ڕسومات و باجەکان ڕێنمایی بۆ چالاکیە جیاوازەکانی سەرکێشی چالاکی ڕافتینگ چالاکی با بڵێن ئاوی بۆ مەسلەی ڕێخستنەوەی ناوچەکان ئەمانە وەکو ڕێنمایی پەسەند کراون و بەشێک لە ڕێنمایەکان ئێستا لە ئەنجومەنی شورایە بەشێکی تر بەڕاستی گەشتیارانی کەندا و لەو ماوەی ڕابردوو هاتن
یەکێک لە نقاتە بەهێزەکانی کوردستان کە هەڵیان سنگان وتیان کوردستان زۆر لەبارە بۆ گەشتیاری خێزانی کە دەتوانرێت گەشتیاری خێزانی بێت لە کوردستان بە ئاسوودەیی کاتەکانی بەسەر بەرێ. بابەتێکی تر هەیە کە ئێستا کوردستان دەواازەیەکی بەهێزە بۆ ناوەڕاست و باشووری عێراق و تەنانەت بۆ وڵاتانی دراوسێش کە لە ڕووی چارەسەریەوە هەردوو شاری سلێمانی و هەولێر نەخۆشخانەی گەورەی تیا بنیاتنراوە ئەمانش دەچنە ناو چوارچێوەی سیاسەتی گەشتیاری چونکە بازاری گەشتیاری بەکارهێنن لە هۆتێل و ئەوانە. جگە لەمانە ئێمە گەشتیاری ئەوروپایی کە دێن تێگەشتێکی هەڵە هەبووە لەبەرەوەی ئێمە بەشێکین لە عێراق تێگەشتێکی ویان هەبووە کە مادەم لە ناو عێراقا پشێویەک هەیە کەواتە کوردستانش بەشێکەوە. بەس کاتێک کە دێنە کوردستان دەبینن ئاسایش و ئارامی بەرقەرارە و لە فڕۆکەخانەی نێودوڵەتی هەولێر و سلێمانی کە داخڵە بن ئەڵێن ئەمە بەڕاستی کوردستانە تێگەشتنەکە هەڵە بووە بۆیە لە ڕێی ئەوانەوە جارێکی تر گروپاتی گەشتیاری دەهێنن و ئێستا لە ئەم ساڵە لەم ینی شەژمانگی ئەوە زیاتر لە دەیان گروپی گەشتیاری ئەوروپایی هاتوونەتە کوردستان و ئاسیایی هاتوون لە مانگی پێشوو گروپی هۆنگ کۆنگ هاتەبوون و بە بەردەوام گەڕیدەی ئەوروپی دەیەوێت چیا سەرکەشەکانی چالاکیە سەرکێشیەکان و شوێنەوارە مێژووی ئاینەکان بێنن و بەڕاستیش من لێرەوە دەمەوێت سوپاسی کەرتی تایبەت بە تایبەت بکەین کە ڕۆڵێکی گەورەیان هەیە هەم لە ڕووی مارکێتینەوە و هەم لە ڕووی هێنانی گەشتیار و هەم لە زیاتبوونی چالاکی گەشتیارەکانمان کە لە ڕابردوودا چالاکی گەشتیارەکانمان زۆر بچووک بوو بەس ئێستا ئێمە چالاکێکی فراوانمان هەیە لە هەموو جۆرەکانی چالاکیە سەرکێشی هوەری چالاکی تەرفیهی چالاکی ئاینی و لایەنەکانی تر و ئێستا لە بەرنامەی ئەوەیە کە بازاری دەستی کارە دەستیەکانی کوردستان فراوانتر بکەیت و بۆی گەشتیار کە دێتە کوردستان دیارەکانی خەڵکی کوردستان بەرێتەوە لەگەڵ خۆی بە وڵاتی خۆی. لە هەماگیتان چۆن بووە یان چی بووە لەگەڵ دەستەی وەبەرهێنان تاوان پرۆژەی ئینڤست کوردستانیان کە ڕاگەیاند ئەوەیە بۆی وەبەرهێنەری بیانی بێت لە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکات تا چەند هەماهەنگ بووینە بۆەوەی کە وەبەرهێنەری بیانی کە دێت چاوی لە پرۆژەی نیشتەجێبوون و پرۆژەکانی تر نەبێت لە پرۆژەی گەشتیاریدا وەبەرهێنان بکاتن. من زۆر سوپاسی جنابی دکتۆر محەممەد شکریەکەمەکو سەرۆکی دەستەی وەبەرهێنان کە هاوکارێکی زۆر باش و ئێمە تیمی هاوبەشمان هەیە ئەمڕۆ نەخشە ڕێگای چاکسازیمان ڕاگەیان لیژنێکی هاوبەشمان هەیە بۆ دانانی نەخشەی وەبەرهێنانی گەشتیاری کە 67 پرۆژە هەڵبژێراوە لە دەستەی وەبەرهێنانە و ئێستا دەمانەوێت نەخشەی ئەو 67 پرۆژەیە ڕێخینەوە و لە داهاتوێکی نزیکە ڕاگەێنڕێ بۆ وەبەرهێنان لەو ئینڤست کوردستانش جارێکی تر لە ڕێی بڵاوکراوەکانیانەوە کۆمەڵە پرۆژەی دەستەی گەشت و گوزاری تیا بوو و ئێمە بەیەکەوە کارەکانمان ئەنجامەدەین و هەردوو لامان تاواکەری یەکترین بۆیە هەم دەستەی وەبەرهێنان هەم دەستەی گەشت و گوزار و هەم دەستەکانی تر و وەزارەتەکانی تریش بەشێکن لە پرۆسەی گەشەپێدان و پێشخستنی کەرتی گەشت و گوزاری لە هەرێمی کوردستان. پرسیارێکی زۆر باو هەیە لە HR کاتێک کەسێک دەچێت مقابلەی شوێنێک دەکات لێ دەپرسن 5 ساڵی دیکە خۆت لەکوێی ئەم کۆمپانیان ئەم شوێنە دەبینی گەشت و گوزاری هەرێمی کوردستان دوای 5 ساڵی تر 6 ساڵی تر دەتوانانی بڵێن خۆی لەکوێ دەبینێتن لە چه ئاسێکدا دەبێت بەپێ ئەو پلانەی کە ئێوە داتانشت خی گەورە پشتیوان بێ و هیچ کێشەیەکی دەرەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستان نەبێ دڵنیام لە 5 ساڵی داهاتوودا پلانی ئێمە و استراتیژی ئێمەوەیە کە کوردستان دەخینە نەخشەی جیهانی گەشت و گوزاریەوە کە ئێستا سەرەتاکەی دەستی پێکردەوە وەکو باسم کرد ئاشناکردنی گەشتیار بە سروشتی کوردستان بە شارستانەتی کوردستان بە مێژووی کوردستان و پەرەپێدانی کەرتی گەشت و گوزیاری لێرەوە ئەمەوێ بەڕاستی هەم سوپاسی میدیاکانی کوردستان بکەم بە گشتی بۆ ئەوەی کە مارکەتینێکی باش ئێستا بۆ ئێماکەن و سوپاسی دەستگای فەرمانگەی میدیا و زانیاریەکەین کە ئەمڕۆ بەشێکی زۆری ئەو ڤیددیویانە لە ڕێگای ئەوانەوە بۆ ئێمە تۆمار کرابوو لە هەمان کاتیشا دەمەوێت ئەوە بڵێم کە بۆ ئەوەی کە کوردستان باشتر بناسیێنی پێویستە کات و بەرهێنەرانی کوردستان سەرمایه‌دارانی نیشتیمانی بەشدار بن لە نۆژنکردنەوەی شوێنە مێژوویەکانمان شوێنەوارە ئاینەکانمان و بەشدار بن لە ئاوەدانکردنەوەی زیاتری کوردستان چەند ژێرخانی گەشتیاری یان ژێرخانی کوردستان بەهێز بێ ئەوەندە سەرنجی گەشتیاری بیانی گەشتیاری وڵاتانی عربی و وڵاتانی ئەوروپی بۆ کوردستان زیاتر هەرچەند پرۆسەرەکەن دەڵێ کاتەکە تەواو بەبەست بە کورتی ئاماژت بە شتێکی گرنگدا پلانی ئەوەتان هەیە هەندێک شوێنی بڵێن شوێنەواری بە هەندێک وەبەرهێنە بدەن کە ئەوان چاودێری بکەن نۆژەنکردنەوەکە و دواتر وەکو ئینڤستێک تێدا ئەنجام بانگەوازمان کردووە قەڵای هەولێر شاری کفری
ئامێدی و ناوچەکانی تر کۆیە ئەو ناوچانە شوێنەوارن ئەشکەوتی شانەدەر خەنس هەموو ئەوانە پێویستە کات وەبەرهێنەری نیشتیمانی لەگەڵ جەنابی دکتۆر محەممەد شکری ژووتومە لە پاڵ پرۆژەی سەکەنی پرۆژەی تیجاری سناعی دەبێت یەکێک لەو پرۆژانش لە مەسئولیت هەڵگرن بۆ نۆژانکردنەوەیە. زۆر زۆر سپاس بەڕێز سەرروکی دەستەی گەشت و گوزار. سپاس.